بەڵێ سڵاوی خواتان لێ بێ ئەم کاتتان باش طبعا ئەو دیمەنەی کە لە پشتی منەوەیە هەموو کەسێک دڵی پێی خۆشە لەبەر ئەوەی کە وەکو دەوترێ ئاو سەرچاوی ژیانە طبعا دوای ئەوەی دڵی سەرچنار ئەوەندەی نەمابوو کە لە لێدان بکەوێ بەوەی وشکە ساڵیەوە سوپاس بەخوا جارێکی تر ئەم دڵی کەوتۆتەوە لێدان و بە شێوەیەکی زۆر باش بژاوەتەوە دوای ئەوەی کە وشکە ساڵیەکی زۆر مەینەتێکی زۆر ئەلم ساڵی ڕابردوو ڕووی لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان کردبوو تەنانەت ئەم ئاوە جوانی سەرچنار نزیک بوو لەوەی کە بە تاواتی وشک بێ بەڵام سوپاس بەخوا دوای ئەو چەند بارانبارینەی کە ئەم ساڵ هەبووە بە تەواوەتی ژیاوەتەوە وەکو دەبینن بە شێوەیەکی زۆر باش ئەو ئاوە بە سەرچنادا دەڕواتە خوارەوە کە جگەلەوەی کە با بڵین ئاوی بەشێکی زۆر لە سلێمانی دابینەکە ئەمە بەشێکشە لە یادەوەری و ناسنامەی شار یعنی دوای ئەوەی کە ئەم وشکە ساڵیە ڕوویدا ینی ئەم سەرچاوی کە ئێستا دەیبینن تەنها ئاوێکی کەمی نزیک لە ئەوەی کە بۆنی دەهات بۆگەنی کردبوو پێدا دەڕۆژ بەڵام ئێستا دەبینین ئاوێکی بەخۆر دێتات جاتەبعاان ئەم بە شەژنا ئەم بەشەی تریشی ینی ئاوی سەرڕێژ کردووە بە تاوەتی سەرڕێژبوونی و ئاوە ئێستا بە لێرەوە جوانتر پیشانتان بەم لە هەردوو بەشەکەی طبعا ئەم بەشیان بە هیچ شێوەیەک تەنانەت ئاوی پێدا نەدەهات ئەم بەشە بە تاواتی ئێرە وشکی کردبوو لێرەش ئاو بەکەمی دەهات و ئاوێکی کەمی تێدەما بەڵام ئێستا دەبینین لە ژێر پردەکەش تا ئەندازەی ئەو پردەی پەڕینەوە هاتووە گەراوکار وێنەکان بگوازێتەوە بۆ ئەویا ئاسی ئاوەکە نزیک بووە لەوەی کە بە تەواوەتی پڕ بێن جا تەوان بەوەی بارانبارینەکەشەوە سەرڕێژی کردبوو لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ئێستاش ئاوەکە ئەگەر هاوکارم بێتە ئێرە بە تاواتی دەبینن تاوەکو ئاستی دیوارەکەی هاتووە ینی تا ئاستی پڕ بوون تامان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ئەم ئاوە تا دەهات کەمی دەکرد ئەم سەرچاوێت تا دەهات کەمی دەکرێت کە جگە لە وەکو ئاماژەم پێکرد سەرچاوەیەکە بۆ ئاوی خواردنەوەی شاری سلێمانی هاوکات دیمانێکی زۆر جوانیشی بەخشیوە گەشتیاران ڕوو لە هاوی نەواری سەرچنار دەکەن ینی خەڵکێکی زۆر یادەوەریان لەگەڵم هاوی نەهوارە هەیە بەڵام ئێستا دەبینن سوپاس بۆخوا ئاوێکی زۆر زۆر باشی پێدا دەڕوە و ڕۆژانە گەشتیارێکی زۆر سەردانی ئەم ناوچە گەشتیارێ دەکەن لەگەڵ خێزانەکانیان شوێنێکی خێزانیە کە خەڵک سەردانیەکات بۆ وێنەگرتن بۆ کاتوەسەر بدن بۆ نان خواردن لەگەڵ خێزانەکان ینی سوپاس بەخوا دوای ئەو بارانبارینە ئەوەتەوە کو دەبینن بە تاواتی بوژاوەتەوە و جێگەی دڵخۆشی خەڵکە لەبەرەوەی وەکو باسم کرد هەم یادەوەری خەڵکی زۆر لەگەڵا و هەروەها ئاوی زۆربەی سلێمانیش لێرەوە دابی نەکرێت بەشێکی سلێمانی لێرەوە دابی نەکرێت بۆیە وەکو ئێستاوی بینیتان ئەمە سەرچنارە ئێستا بە تەواوەتی ئاوەکەی زیادی کردوتەوە و ئەو مەترسیانی کە لەسەری هەبوو ئێستا سوپاس بۆخوا نەماوە و ئەم دیمەنە جوانش جارێکی تر خەڵک پێشاد بوویەوە.